سەبارەت بە گرنگیدانی حکوومەت بە کەرتی پەروەردە بەڕێز مامۆستا سامان سیوەلی گوتەبێژی وەزارەتی پەروەردە لەگەڵمان میوانە بێ. مامۆستا سامان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، خۆشحاڵم لەگەڵمانی. ینی گرنگی 190 قوتابخانە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لە کابینی نوێم گرنگیەکەی چییە؟ قوتابیانی وەرگیرا و لە کۆمەڵگەی بارزانی نەمر، کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر و سەرجەم دانیشتوانی پایتەختی کوردستان بکەم بە بۆنەی کردنەوەی ئەو کۆمەڵگە پەروەردەیە ناوازەیە بەڕاستی کە بەیشێک لە شانازیەکان و لە دەستکەوتەکانی وەزارەتی پەروەردە لە کابینەینەوە هەم دایدەنین و زۆر خۆشحاڵین و سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بارزانی دەکەین بۆ ئەو گرنگی پێدانی کە لە ماوەی کابینەینەوە هەمدا بە کەرتی پەروەردەی داوە، هەم وەکو جەنابتانە راپۆرتەکەی ئاماژەتان پێکرد لە مەسەلەی دروستکردنی باڵەخانەی نوێ، لە مەسەلەی نۆژەنکردنەوە، لە چاپکردنی کتێب ساڵانە کە قوتابیەکانمان هەمووی کتێبی نوێ وەردەگرن، لە زۆر لەو لایەنانی جەنابتان لە راپۆرتەکە تا باسان کرد و دەکرێت پاشتر ئاماژەی پێ بدەین. بێگومان کردنەوەی باڵەخانەی نوێ لۆت کەمتر دەکاتەوە لەسەر قوتابخانەکانی تر، لەسەر باڵەخانەکانی تر و ژینگەیەکی لەبار و نوێژ دەڕەخسێنێ بۆ فێربوونێکی باشتر. بێگومان ئەو کۆمەڵگەی کە ئەمڕۆ کرایەوە لایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە بەڕاستی یەکێکە لە نمونەی ترین باڵەخانەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان کە کراوەتەوە، کە لە قۆناغی باخچی منداڵانەوە تاکو قۆناغی 12 ئامادەی تایە لەسەر ڕوبەری 12,000 متر دووجا بینا کراوە و گرنگێکی زۆر بە ژینگەی قوتابخانەکە دراوە، بە ڕێژەی سەوزایی دراوە، بە هۆڵی کۆبوونەوەی گەورەی تێدایە، کافتریای گەورەی تێدایەوە، ژوورەکان ڕوبەریان زۆر گەورەیە و لە ڕووی ئەساس و کەلوپەلەوە زۆر بە ڕێکوپێشی تەچیز کراوە و مەلەوانگەی تێدایەوە، شوێنی پارکی ئۆتۆمبیلی تێدایە و ئەتوانین بڵێن هەرچی مسەلزەماتەکانی باڵەخانەیەکی قوتابخانەی هاوچەرخ و کە ژینگەیەکی لەباری پەروەردەی هەبێت لەو باڵەخانە نوێیە هەیە. ئێمە ئومێد دەکەین بۆ لەمەوە دوا بەڕاستی لە نمونەی لەم نمونە جوان و گەشەی کە ئەمڕۆ کرایەوە گرنگی پێ بدەین و پەرە بە دروستکردنی کۆمەڵگەی پەروەردەی بدەین زیاتر. بۆ نمونەی سام قوتابخانەی ئەمڕۆ ئەم کۆمەڵگەی ئەمڕۆ 1000 قوتابی وەرگرتووە، توانای سەعابکردنی 1000 قوتابی هەیە لە کەیجیوەنەوە قۆناغیەکی باخچە تاکو پۆلی 12 ئامادەیی. لە ڕاستیە دەستکەوتێکی وەکو گوتم زۆر گرنگە. ئەم باڵەخانەیە لەم کابینەیەدا ئەتوانین بڵین تاکو ئێستا 194 باڵەخانەی نوێ دروست کراون لەم کابینەیەدا. وێرە ئەو قەیرانانەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی بودجە و موچە و ئەو شتانە کە دروست کراوە کە حکوومەتی فیدرال دروستی کردووە، وێڕای ئەو ئاسەنگانەی هەبوون. بەڵام مامۆستا سامان گرنگی ئەمە بەگشتی بۆ پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا کاریگەریەکەی دەرکەوتووە، چونکە کردنەوەی 190 قوتابخانە لە ماوەی 5 ساڵدا زۆرە، ینی کارێکی ئاسان نییە. ئێوە کاریگەریەکەی بینن لەسەر پرۆسەی پەروەردە؟ لە 100% بەڵێ بە دڵنیاییەوە، لەبەرەوەی وەکو گوتم ئێستا قوتابخانەی سێداوامی نەماوە لە کوردستان، لە قوتابخانەی دووداوامی کەمتر بۆتەوە و ئەو لۆدەی جاران لەسەر ناو پۆلەکانی خوێندنی ئێمە هەبووە، پۆل هەبووە 40 قوتابی 50 قوتابی 55 قوتابی هەبووە لە جارانە. ئێستا وردە بە دروستکردنی ئەم باڵەخانە نوێیانە هەم لۆت کەمتر بۆتەوە، سێداوامی نەماوە، دووداوامی کەمتر بۆتەوە. ئەگەر بەم ئاڕاستی ئینشاءالله کار بکەین لە کابینەی داهاتوو بە دڵنیاین لەوەی کە قوتابخانەی دووداوامیش ڕەنگە نەمێنێ بگەین ئەو حاڵەتەی کە هەموو قوتابخانەکانمان یەکداوامی بن. بێگومان ئەمە لە زۆر ڕۆ سوودی هەیە، لە ڕووی دەرونیەوە جارێ بۆ قوتابیان سوودی باشتری هەیە، توانای فێربوونی قوتابیان بەرز دەکاتەوە. بۆ خودی مامۆستا بەڕێزەکانمان لەجێ ئەوەی لە پۆلێکا دەرز بڵێتەوە کە 6 قوتابی تێدا بێ، ئەگەر 30 قوتابی تێدا بێ، 25 قوتابی تێدا بێ، حتا لە ڕووی دەرونیەوە کاریگەری پۆزتیڤ دەکاتە سەر توانای گوتنەوەی مادەکان لەلایەن مامۆستا بەڕێزەکانمانەوە. جگەل لەوە بەرکەوتن کەمترە کاتەوە لە ناو قوتابخانەکانە. مەسەلەن هەندێک دیاردەی ڕەفتاری شت لە ناو قوتابیان ئەگەر هەبێت توانای کۆنتڕۆڵکردنی لەلایەن ئیداری قوتابخانەکانەوە کەمتر دەبوو لەبەر زۆری ژمارەی قوتابیان. ئێستا ئیدارەش دەتوانێت باشتر کۆنتڕۆڵی هەموو ئەو دیاردانە بکا کە لە ڕووی ڕەفتاریەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە هەر ڕوویەکی ترەوە بێ ڕوودەدا. بێگومان کوالیتی خوێندن بەرز دەکاتەوە، کوالیتی خوێندن دەباتە ئاستێکی باشتر، کوالیتی فێربوون دەباتە ئاستێکی باشتر، ڕازیبوون و ڕەزامەندی
دەرونی قوتابیان زیاد دەکا بۆ ناو بۆ بەرەو خوێندن و بەرەو ژنگەی قوتابخانەکان جگە لەوە مامۆسایانی بەڕێزیش ئەدائێکی باشتریان دەبێ شان بەشانی ئەو هەوڵانەی تری وەزارەتی پەروەردە لە مامۆستا سامانتا چەند کارتان کردووە بۆ بەرزکردنەوەی توانای زانستی مامۆستایان پێم وابێ لە ماوەی ڕابردوودا وەزارەتی پەروەردە استراتیژیکی دانا بۆ ڕاهێنانکردن بە مامۆستایان بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و توانای مامۆستایان تا چەند ئەمەتان کردووە و بەردەوام بوون لەسەری بەڵێ ئەم ساڵی دوو هەمە ئەم استراتیژی جەنابە دامەژێت پێدا استراتیژی ڕاهێنانی مامۆسایان کە ئامانجلەی پەرەپێدانی توانای مامۆستا بەڕێزەکانە طبعاً پرۆسەیەکی بەردەوامە ئاستێک نییە تەنها خولێک نییە بڵێ ئەگەر مامۆسایان بەم خولەدا تێپەڕن ئیتر کۆتایی پێدێنە خێر بەردەوامی دەبێ هەتا پرۆسی پەروەردە هەبێ پرۆسی ڕاهێنانی مامۆسایان بەردەوام دەبێ سەرەتا ئێمە دەستمان کرد بە بابەتی شێوازی وانەگوتنەوە لە بەرەوەی ئەوە زۆر گرنگ و زۆر مەطلب و لە لای وەزارەت هەموو مامۆساکان لە کوردستانە مامۆستا بەڕێزەکانمان لەژێر باری ڕاهێناندان جاران بۆ ئەوەی ڕاهێنان بکرایە دەبوو تۆ نخبەیەک لە مامۆسایانت هەڵبژاردایە لە ئوتێلێکی پێنجە سێرە لە هۆڵێکا بۆ نمونە یاخود لە هۆڵەکانی مەشق و ڕاهێنانی پەروەردەکان لە پارێزگاکان دەبوو مامۆسایان لەوێ ئەو خولانە ببینن بەڵام ئێستا نەخێر ڕاهێنەر دەچێتە لای مامۆسا ڕاهێنراوەکان لە ناو قوتابخانەکان بۆیە هەر قوتابخانەی ڕاهێنان لە ناو خۆیدا دەکا کە ئەمە توانین بڵین دەستپێشخەریەک و هەنگاوێکی نوێ لە بواری پەروەردە دوای ئەوەی تاوا بێت ئەم خولانە سەرجە مامۆسایان خولی پێداگۆجی دەبینن لە دوای ئەوە بابەتی دیکەش دێتە ئاراوە بۆ ڕاهێنانیان وەک ئیدارەدانی پۆل وەک ئاشناکردنیان بە سایکۆلۆژیای منداڵ و سایکۆلۆژیای هەرزەکاران بۆ ئەو تەمەنانەی لە ژێر سای وەزارەتی پەروەردەدا دەخوێنن زۆر شتی دیکەشەیە کە دەکرێت مامۆسایان لایندەدا پێی ئاشنا بن حتا لە ڕووی دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ تەکنۆلۆژیا ئەم ئێستا جەنابەت دەزانی هەموو شتێک بۆتە ئامێرە تەکنۆلۆژیەکان بۆ ئەوەی مامۆسایانی ئێمەش لەو کاروانی پێشکەوتنە دوانەکەون ئەمانە هەمووی خولیان پێ دەبینرێ کە بێگومان ئەمە ڕنگدانەوەی زۆر زۆر ئیجابی پۆزتیڤی لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان دەبێت. بەڵێ بەڕێز مامۆستا سامان سیوەلی وتەبێژی وەزارەتی پەروەردە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان مامۆستا بەخێر بێت.